سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 54 ئەندێشەکانی من لە شاری تەبەزدا و لەو خانووی کەموتی بە کانزاکانی کاپتا چاکی کردبەوە دەژیام. حەزم نەدەکرد لەوێ بەڕۆم. قاچەکانم ئەوەندە لە جیهاندا ڕەوی کردبوو کاستی بە ماندوێتی دەکرد و چاوەکانم ئەوەندەی دزێوی و سوکایەتی بینی بوو کە چیتر نەیەویست ئەو دیمەنانە ببینێتەوە. دڵم ئەوەندە لە خۆپەرستی و چاوچنۆکی خەڵکی ڕق ئەستور ببوو کە چیتر نەمەویست ببمە شەریکی ئەو خۆپەسەندی و تەماحکاری ئەوان. بۆیە دوور لە خەڵکی و لە خانووەکەمدا دەژیام و ئیتر نەخۆشەکانم چارەسەر نەدەکرد کە زێڕ و کانزەیانم لێ دەست بکەوێ. تەنها هەندێک جار دراوسێکان و ئەو نەخۆشانم چارەسەر دەکرد کە توانایان نەبوو دەست حەق بدەن. من لەو خانوەدا حەوزێکی بچووکم هەڵکەند و ماسی ڕەنگا و ڕەنگم خستە ناو ئەو حەوزەوە. لەبەر ئەوەی ئەو دارانی لە ڕابردوودا بەهۆی ئاگربەربوونەوە سوتا بوون، شین ببوونەوە چونکە ڕێگەکەیان ساق بوو. لە ژێر سێبەری دارەکان لە تەنیش کەناری حەوزەکەدا دادەنیشتم و تەماشای هاتوو چۆی ماسیەکانم دەکرد. گوێم لە دەنگی گوێدرێژ و هەراو هۆریای مناڵانە گرت کە لە کۆڵانەکاندا یاریان دەکرد. موتی بەباشی چاودێری دەکردم و خواردنی بەلەزەتی بۆ لێدەنام، بەڵام من وەکو ڕابردوو لەزەتم لە خواردن نەدەکرد، بەڵکو منی دەهێنایەوە یادی ئەو کردەوە ناشیدنانەی کە لە ڕابردوودا کردبوو من و چاوەکانی فێرعەون ئەخناتونم دەهاتەوە بیر کە لە کاتی سەرمەرگدا جامە شەرابە ژەهراویەکەی لە دەستم وەرگرت و نۆشیەوە. ڕوخساری جوان و گەشی شۆباتۆی شازادەی هاتیش دەهاتە بەرچاوم کە بەدەستی من زەهر خواردوو کرا. ئەوەندە کردارە دزێوەکانی ڕابردوو لە مێشکمدا دووبارە دەبوونەوە کە ئیتر خۆم لە چارەسەری دراوسێکان و هەژارانیش بەدوورگرت، چونکە ئەمزانی کە دەستەکانی من نەفرەتابیە و لە جیاتی ئەوەی کە ببێتە هۆی چاکبوونەوە دەبێتە هۆی مردن. هەندێک جار لە کاتی دانیشتن لە تەنیش حەوزەکە و سیرکردنی ماسیەکاندا ئارەزوم دەکرد کە خۆزگە منیش وەکو ئەوان لەناو ئاودا دەژیام. ناچار نەدەبووم کە هەوای تێکەڵ بە تاوانکاریەکانی زەوی هەڵمەژم. هەندێک جاریش بە ڕۆحی خۆمەوت بۆچی تۆ لەبەر ئەو کردارانەی کە لە ڕابردوودا کردوتە دڵگرانی خۆ تۆ هیچ گوناهێکت نییە، چونکە کارەکانی تۆ بەشێکە لە کردەوەکانی ژیان و دنیا. لەم جیهانەدا چاکە و بەزەیی هیچ دروستیەک و مانایەکی نییە. ئەوەی کە ڕاستە چاوچنۆکی و بێبەزەیی و هەوەسبازی و ستەمە. یاسای ژیان لەسەر بناغی ستەم و چاو برسێتی و دڵڕەقی و شوێنکەوتنی هەوا و هەوەس دروست بووە. محاڵە یەکێک بتوانێ بە پێچەوانی ئەم یاسا ڕەهایەوە کار بکات. ئەوانیش کە خۆیان بە دڵسۆز و میهرەبان و مرۆڤدۆز نیشانەدەن درۆکەن، مەبەستیانەوەیە کە بەم ئامرازانە فریوی خەڵکی بدەن بۆ ئەوەی بتوانن باشتر ستەمکاری بکەن و تەماحەکەی خۆیان هێور بکەنەوە و خەریکی هەوەسبازی بن. و ئەگەریش باوەڕ ناکەیت سینەیان شەق بکە و بڕوانە دڵیان بۆ ئەوەی ببینی کە لە ناو دڵیاندا چ کوورەیەکی سوتێنەر لە تۆڕەیی و بەرچاوتەنگی و هەڵچوون و هەوەسبازیان هەیە. ئەگەر ناشتەوێت کە سینەیان هەڵبدڕی و سەیری دڵیان بکەی، کارێکی وا بکە کە کەمێک دژی بەرژەوەندی و هەوا و هەوەسەکانی ئەوان بێ بۆ ئەوەی بزانی کە چۆن لە ناوت دەبن، چونکە تۆ ئازایەتیت کردووە و لەسەر ڕێگەی ئەواندا بربەستێکی بچووکت دروست کردووە. سینۆها
تۆ بەبێ هۆ چاوەڕوانی ئەوە دەکەی کە مرۆڤ لەوە باشتر بێ کە خواکان دروستیان کردووە. خواکان بوونی مرۆڤیان بۆ ڕق و کینە و هەوەسبازی دروست کردووە، مەحاڵە کەس ڕوشتی مرۆڤ بگۆڕێ. سینۆها تۆ بەبێ هۆ چاوەڕوانی ئەوەکەی کە بە سەرچوونی کات و تێپەڕینی دەجاری ساڵەکان مرۆڤ چاک بکاتەوە. تۆ لە خۆڕا چاوەڕی ئەوە دەکەی کە جەنگ و برسێتی و تاعون و سووتان و ڕەشەکوژی بۆ مرۆڤ ببێتە ئەزمونێک و بەرەو باشی ببە. ئەم ئەزمونانە وەکو زەهرێکی چوونیەک و نوێیە کە بڕژێتە ناو زەهرێکی دیکەوە کە لە دەفرێکدایە و لەبری ئەوەی کاریگەرێتی زەهرەکە لە ناو ببە بەهێزتر و کوشندەتری دەکا. جەنگ و تاعون و قەتڵ و عام و سووتان و تاڵانی مرۆڤ خراپتر و کینە لە دڵتر و چاوبرسیتر و هەوەسپەرستر دەکا. سینۆها تۆش مرۆڤی ئەگەرچی خوێنی خواکان لە دەمارەکاندا هەتوو چۆ دەکا، بەڵام شێوەی مرۆڤت هەیە خاوەنی گۆشت و خوێن و ئێسکی، کەواتە چاوەڕوانی ئەوە مەبە کە تووڕێیی و کینە و حەزت تێدا نەبێ. تۆ بەتەمای ئەوە مەبە کە مرۆڤێکی چاک بدۆزیتەوە، مەحاڵە کە مرۆڤ باشی هەبێ، چونکە خواکان سروشتی مرۆڤیان بە قەڵسی و کینە و ئارەزوو و چاوچنۆکیەوە دروست کردووە و مرۆڤ تەنها ئەو کاتەی کە دەمرێت و لاشەکەی بۆ مۆمیاکردن دەبەنە خانەی ژیانەوە باش دەبێ. بۆیە هیچ مرۆڤێک بەختەوەر نابێ مەگەر ئەوەی کە بمرێ، چونکە جگە لە مردن بە هیچ ئامرازێکی تر لەو خوانە ڕزگاری نابێ. سینۆها ئەمە ڕاستەقینەیە بیزانە کە زانست چاکسازی مرۆڤ ناکا، بەڵکو بەتەماحتر و بێبەزەیتر و حەزپەرستری دەکا. ئەو کەسەی کە زانایە دەجار چاوچنۆکترە لە پیاوێک کە زانستی نییە، هەر لەبەر ئەوەشە لە پیاوانی نەزان زیاتر کینە و هەوەسبازی هەیە. سینۆها تۆ ئەگەر زانا نەبوویتایە تووشی ئەو تاوان و خراپەکاریانە نەدەبووی کە لە ماوەی تەمەندا کردوتە. هەزاران کەس بەهۆی زانستی تۆوە لە برسێتی و نەخۆشیدا مردن، یان بەهۆی چەکی تۆوە کوژران، یان لە ژێر گالیسکە جنگەکاندا گیانیان سپارد، یان لە ڕێگەی بیاباندا لە بەرماندوێتی لە ناو چوون. ئەی پیاوی تاوانکار، ئەگەر تۆ زانا نەبوویتایە مناڵان لەسکی دایکیاندا نەدەمردن و لە پشتی کۆیلەکان نەدەکەوتن و هەزاران ژن نەدەکەوتنە بەردەست درێژی کردنی سەربازە خوێن مژەکانەوە و هەزاران پیاو نەدەبوونە بەندە و ستەم بەسەر دادپەروەری و فێڵ و ساختە بەسەر ڕاستی و دروستیدا زاڵ نەدەبوو. ئەمڕۆ دزەکان بەسەر جیاندا فەرمانڕەواییان نەدەکرد. تۆ بووی کە بە زەهر فرعون ئەخناتونت لەناو برد و ئەو فرعونەی کە خوازیاری ئاشتی و یەکسانی بوو کوشتت و جیهانت بۆ خوێن مژان و حەزپەرستان و چەتەکان ئازاد کرد. هەزاران کەس کە ڕەنگی پێستیان لە ڕەنگی پێستی تۆ نەبوو بەهۆی زانستی تۆ مردن. هەزاران کەسیش گیانیان سپارد تۆ لە مەرگی ئەوان بەرپرسی، تەنها تۆ لێیان بەرپرسیاری و هەر بۆیەشە هاوار و مناڵە و فرمێسکەکانی ئەوان ڕێگا لە نووستنی شەوانت دەگرێ و خواردن لە دەمتدا بێتام دەکا. ڕۆژێکیان کە لەگەڵ ڕۆح و دڵی خۆمدا بەم شێوەیە دەدوام، ڕۆح و دڵم بە منیان وت سینۆها تاوانەکانی تۆ لێخۆشبوونی نییە. ئێمە تا ئەو ڕۆژەی کە تۆ زیندویت ناهێڵین شەوێک بە ئاسوودەیی بوونووی، چونکە تۆ زانایی و دەزانی کە چی دەکەی، بۆیە بەرپرسیارەتی تۆ زۆر گەورەیە و لێبوردنت بۆ نییە. ئەو دەم من کراسەکەم دادڕی و هاوارم کرد نەفرەت لەم زانستەی من، نەفرەت لەو ڕۆژەی کە منی تێدا لەدایک بووم، نەفرەت لەم دەستانی من کە ئەم هەموو تاوانیان کرد، نەفرەت لە چاوەکانم کە ئەو هەموو تاوانکاریان بینی کە من کردم. تەرازۆکەی ئۆزوریوس بێنن. جۆگرانی خۆشەویست، ئۆزوریوس لە خواکۆنەکانی میسرە بە تەرازوو دڵی مرۆڤی دەکێشە بۆی بزانێت تا چ ڕادەیەک تووشی چاکە و خراپە بووە، پاشان چل مەیمون لەبارەی ئەو کەسەوە کە دڵیان کێشاوە بێڕوڕای خۆیان دەردەبڕی. باوەڕی کێشانەکردنی خێر و شەڕ لە میسرەوە چووە ناو هەندێک لە ئاینەکانی ترەوە بۆ ئەوەی دڵە تاوانکارەکەی منی تێدا بکێشێ و بڵێن
با چل مەیمون لە دوای کێشکردنی دڵەکەم لەبارەی منەوە بیرڕای خۆیان دەربەڕن، چونکە تەنها ئەوان دەتوانن بڵێن کە ئایا من تاوانبارم یان نا. بەوەی هاوارەکانی منەوە موتی لە چێشخانەکەتە دەرەوە و منی لەسەر قەڵەوێڕەکە نواند و پارچەیەکی تەڕی بەسرمدادا و دەرمانی کوڵاوی تاڵ و هێورکەرەوەیدا پێم. کاتێک کە میز لە جێگا هەڵبستم بۆ حەوشە بڕۆم نەیدەهێشت، ئەیوت ئەم کارە مەکە چونکە نابێ خۆر لەسرت بدا. من ماوەیەک نەخۆش بووم، لە جێگەدا ڕێنەم دەکرد، هەندێک جار لەبارەی ئۆزیرویس و تەرازۆکەی دەدوام، هەندێک جاریش باسی مەریت و تەهوتم دەکرد. لە پاشەوەی کە لە نەخۆشیەکەم چاک بوومەوە ئیتر لەبارەی مەریت و تەهوت و ئۆزیریسەوە قسەم نەکرد، بەڵام ئەوانم فرامۆژ نەدەکرد، چونکە تەهوت کوڕم بوو، مەریتیش دایکی ئەو بوو. منم زانی ئەو دوو کەسە لەبەر ئەوە مردن کە من تەنها بم، چونکە ئەگەر ئەم دوو کەسە نەدەمردن من تەنها نەدەمامەوە و بەختیارە بووم. بەڵام خواکان منیان بۆ ژیانی تەنهایی خوڵقاندەبوو. هەر بۆیەشە لەو شەوەدا کە من لەدایک بووم منیان بەتەنیا خست بووە ناو سەبەتەیەکەوە و بەدەم ئاوی نیلیانەوەدا بووم. لەگەڵەوەشدا کە من لەبارەی کوڕ و خێزانەکەم ئەو کارانەی کە لە ڕابردوودا کردبووم لەگەڵ هیچ کەسێکدا قسەم نەدەکرد، بەڵام هیچ کاتێ کارەکانی ڕابردووی خۆم لە یاد نەدەکرد. هەرچۆنێ بێ ڕۆژێکیان جلوبەرگی هەژارانم لەبەر کرد و لە ماڵ دەرچووم و شەو نەگەڕامەوە. بەرەو ئەسکەلە ڕۆیشتم، لەوێدا دەستم بە حەماڵی کرد. هەرزوو پشتم بەهۆی هەڵگرتنی باری قورسەوە بریندار بوو، ئازاری پێیا کرد و کاتێک کە برسێتی تینی بۆ دەهێنام بەرەو بازاڕی سەوزە فرۆشەکان دەڕۆیشتم و بە خواردنی ئەو سەوزە بۆگەنانەی کە فڕێیان دەدا خۆم تێردەکرد. کاتێک کە زانیم هیچ کە ناتوانم باربەری بکەم چوومە لای ئاسنگەرێک و ماوەیەک لەسەر ئامرازی فوتێکردنی کوورەی ئاسنگەری واتە هەمبانەی ئاسنگەری کارم دەکرد، هەتا پشتم چاک بۆەوە و ئازارم نەما. باژاران و بەندە و کرێکارەکانمەوت کە لە نێوان تاکەکانی مرۆڤدا جیاوازیەک نییە، چونکە هەموو هەر بەڕووتی لەدایک دەبین، نابێ هیچ کەسێ بەڕەنگی پێستی لەش و زمان و ئاخەوتن وەیان بە کراس و گەوهەرەکانی بنرخێنرێ، بەڵکو تەنها دڵی مرۆڤەکانە کە دەبێ بۆ ناسینیان هەڵیان بسەنگێنین. هەر لەبەر ئەوەشە پیاوێکی چاک باشترە لە پیاوێکی خراپ، پیاوێکی دادگەریش لە پیاوێکی ستەمکار باشترە. بەڵام بەندە و کرێکارەکان پێدەکەنین و دەیانوت سینۆها تۆ شێت بوویتە، چونکە تا پیاوێک شێت نەبێ وەکو بەندە و کرێکارەکان کار ناکە. جا نەخوازە خوێندنەوە و نووسینیش بزانێ یان تاوانێکت کردووە و بەتەمان دەستگیرت بکەن و سزات بدەن، لەبەر ئەوە تۆ خۆت لەناو ئێمەدا شاردۆتەوە. هەروە هۆیەکی تریش ئەوەیە کە تۆ لایەنگری ئاتونی، چونکە ئەو قسانی کە دەیکەی گەواهی دەدەن کە باوەڕت بە ئاتونە، لە کاتێکدا کە دەزانی نابێ هەرگیز باسی ئاتون بکەی. ئێمە ئەتوانین تۆ بەدەستەوە بدەین بۆ ئەوەی دەستگیرت بکەن بۆ کاری زۆرە ملێ بتبەنە کانگا، بەڵام ئەم کارە ناکەین چونکە قسەکانت خۆشە و تۆ زیاتر لە گاڵتەچیەک ئێمە دەهێنیتە پێکەنین. بەڵام بەمەرجێ کەنەڵی ڕەنگی مرۆڤەکان نابێتە هۆی جیاوازی ئەوان، چونکە تۆ بە موتەیەت
جنێوێکی گەورە بە ئێمە دەیت و ئەتەوێ بڵێ کە ئێمە لەگەڵ ڕەشپێستەکاندا یەکسانین لە کاتێکدا کە بێگومان ڕەشپێستەکان لە ئێمە نزمترن و ئێمە کە میسرین شانازی بەوە دەکەین کە ڕەنگێکی ڕۆشنمان هەیە و بەڕابردوومانەوە سەربەرزین ومێدیشمان بەداهاتوومان هەیە چونکە دەزانین کە لە جیهاندا گەلێک نییە و ناشبێ کە لە گەلی میسر گەورەتر بێ و هەتا جیهان بمێنێ هیچ گەلێ ناتوانێ بینایی وەکو هەرەمەکانی ئێمە دروست بکا و پەیکەری وەکو پەیکەرەکانی ئێمە بتاشێ خوای وەکو خواکانی ئێمەی هەبێت و وەکو ئێمە بە جۆرێ مردوەکان مۆمیا بکەن کە لاشەکانیان زیندوویەکی هەمیشەیی بێ هەموو دەمرن و لەناو دەچن بەڵام گەلی میسر دەمێنێتەوە چونکە ئێمە شتی وامان دروست کردووە کە لە ناوچوونی نییە بۆیە ئێمە نامانەوێ کە تۆ لەگەڵ خەڵکی تردا بە یەکسانمان بزانی و ئەگەرەتەوێ لەناو ئێمەدا بژی هەمیشە ئەوە بسەلمێنە کە گەلی میسر بەرجەستەترین گەلی جیهانە من بە ئەوانم دەوت کە بەدبەختیەکەی ئێوە هەر لەبەر ئەمەیە کە گەلێک لە گەلێکی تر بە گەورەتر دەزانن و بە بەرجەستەتر دەزانن چینێک لە چینێکی تر بە بەرزتر دەنرخێنن کاتێک کە تاکێ گیانگەلێک خۆی لە خەڵکی تر بە بەرزتر بزانێ زنجیر بۆ بەستنی دەست و پێلاوازەکان و دار بۆ کوتان بە پشتی هەژاران و کرێکاراندا لە ناو ناچێ ڕۆژێک یەکێک دەڵێت کە من لەبەر ئەوەی نەوەی خواکانم لە خەڵکی تر باشترم ڕۆژێکی تر دەڵێن کە ئێمە لەبەر ئەوەی کانزامان زۆرە لە خەڵکی تر چاکترین ڕۆژێکی تر تاقمێکی تر پەیدا دەبن دەڵێن ئێمە لەبەر ئەوەی لە گەورەترین قوتابخانەی میسر واتە خانی ژیاندا خوێندومانە زاناین لە خەڵکی تر بە باشتر لە قەڵەمە درەین بەڵام مەبەستی من هەموو ئەم کەسانە و مەبەستی هەموو ئەوانەش کە تا کۆتایی جیهان بە بۆنەی هەبوونی بنەماڵەیەکی ڕەسان یان درێژبوونی ڕیش یان خوێندنەوەی بەرز خۆیان لە خەڵکی تر بە بەرزتر دەزانن ئەوەیە کە بە تەوقی سەری ئەوانی تردا بکێشن و بەدار پشتیان بریندار بکەن و وەکو چوارپێکان ناچاریان بکەن کە کاریان بۆ بکەن و دەرهاویشتەی کارەکەی ئەوان بە خۆڕایی لە بریتی کەنانێک و پێکێک ئاوی جۆ لە دەستیان وەربگرن تاو ڕۆژەی کە تاکە گیانگەلێک بڵێ من لە خەڵکی تر زیاترم قەت و عام لەناو ناچێت و مەلە لاشەخۆرەکان و کەمتیارەکان لاشەی مردوەکان دەخۆن مرۆڤ دەبێ بەپێی دڵ هەڵبسەنگێندرێ ئەگەرتانەوێ بزانن کە بۆچی مرۆڤەکان لەگەڵ یەکتریدا یەکسانن و هیچیان لەوی تریان زیاتر نییە لە کاتی بەدبەختی و بەتایبەتی لە کاتی نەخۆشی و ڕەنج کێشاندا تاقییان بکەنەوە بۆ ئەوەی بزانن کە هەمویان بە یەک شێوە دەناڵێن و ئەو ئەشکەی کە لە هەموو چاوەکان دێتە خوارەوە لێک ڕەگەزا واتە ئاوێکی سوێرە و فرمێسکی چاوی مرۆڤێکی سپی پێست هیچ جیاوازیەکی لەگەڵ فرمێسکی ڕەشپێستێکدا نییە ئەوانەی کە قسەکانی منیان دەبیست قاقا پێدەکەنین ئەیانوت سینۆها بێگومان تۆ دێوانە بوویت چونکە تەنها تێکچۆکان بەم شێوە بیر دەکەنەوە کە مرۆڤ نابێ خۆی لە خەڵکی تر بە زیاتر بزانێ ئەگەر یەکێک بە هەر هۆیەک بێ خۆی لە خەڵکی بە باشتر نەزانێ ناتوانێ ژیان بەسەر با و تەنانەت هەژارترین و بێچارەترین خەڵکیش بە هەر هۆیەک بێ خۆیان لە خەڵکێکی تر بە باشتر دەزانن هەر بەو دڵگەرمیەشەوە ژیان دەبەنە سەر ئەو کەسەی کە حەسیر دەچنێ شانازی بەخۆیەوە دەکا کە قامکەکانی ئەو شایستەتر و لێوەشاوەترە لەی خەڵکی تر و یەکێکی تر بەوە لە خۆی بایی دەبێ کە شان و پلی پان و بازووی بەرجەستەی هەیە و ئەو کەسەش کە کاری دووڕوویە خۆی بە زیرەک و فێڵبازیەکەیەوە هەڵدەکێشێت و دادوەر کە دزێک تاوانبار دەکا شانازی بەوە دەکا کە دادگەری هەیە و پزیشک بەوە دەنازێ کە زانستی هەیە و ئەو کەسەی کە ڕەزیلە شانازی بە پیسکەی و ڕەزیلی خۆیەوە دەکا هەروەها ئەوەش کە شت بە فیڕۆ دەدا خۆشحاڵە کە لە خەڵکی باشترە چونکە دەتوانێ زیادەڕۆیی لە خرجکردندا بکە ژنێکی پاکداوێن خۆی لە خەڵکی تر بە باشتر دەبینێ ژنێکیش کە خۆی هەرزان فرۆش دەکا لەبەر ئەوەی کاتوانێ لەگەڵ هەموو پیاوێکدا ڕابێرێ خۆی لە خەڵکی تر بە شایستەتر دەزانێ ئێمەش کە کرێکار و بەندەین خۆمان لە تۆ
سینۆها بە باشتر دەزانین کە خوێندەواریشت هەیە، چونکە دڵنیاین کە زیرەکتر و فێڵباسترین لە تۆ، کەواتە ئەم بیرکردنەوە شێتانەیە لە مێشکت دەربکە کە مرۆڤ بتوانێ بە جۆرێ بژی کە خۆی لەویتر بە زیاتر نەزانێ. وتم بەم پێیە کەواتە دادپەروەری لە ستەمکاری باشترە. جارێکی تر ئەو کرێکار و بەندانە کەوتنەوە پێکەنین و وتیان سینۆها تۆ ئەوەندە سادەی کە دەڵی هەتاوەکو ئەمڕۆ لە جێگەیەکدا ژیاوی کە مرۆڤی تێدا نەبووە. دادپەروەری و ستەم شتێک نییە کە بتوانی لێکیان جیا بکەیتەوە. لە جیهاندا هیچ دادوەرێک نییە کە جیاوازی لە نێوان دادگەری و ستەمدا بکە، بەڵکو ئەوەی کە هەیە بەهێز و بێهێزە. ئێمە ئەگەر گەورەکەی خۆمان بکوژین کە هەمیشە نان و گۆشت و ئاوی جۆیەکەمان دەدزێت و ژن و مناڵەکانمان بە برسێتی دەهێڵێتەوە، هەمیشە بەدار و قامچی پشتمان بریندار دەکا، بە باوەڕی خۆمان دادپەروەریمان کردووە، بەڵام یەکسەر دەستگیرمان دەکەن و دەبان بەنە لای دادوەر و ئەویش فەرمان دەدا کە هەردوو گوێ و لوتمان ببڕنەوە و سەر و ژێر هەڵمان بواسن هەتا گیان لە لەشمان دەربچێ. بەڵام هەر ئەو دادوەرە کە بە تاوانی کوشتنی ئاغایەکی بێبەزەیی ئێمە دەکوژێ ئامادە نییە کە ئەو گەورەی بە تاوانی ئەو ستەمانەی کە لە ئێمەی دەکا سزا بدە، چونکە ئەو بەهێزە و ئێمە بێهێزین. من وتم دادوەر مافی خۆیەتی کە بە تاوانی کوشتنی گەورەکەتان ئێوە بکوژێ، چونکە کوشتنی مرۆڤ بە هەر بەهانەیەک و بە هەر مەبەستێ بێ لە خراپترین کردەوەکانی مرۆڤە. ئەوان وتیان ئەگەر هوڕم هەب ئەم قسانت لێ ببیستێ بۆ کاری زۆرم لێ دەدنێرێتە کانگا، چونکە لە دیدی هوڕم هەبدا هیچ شانازیەک لەوە گەورەتر نییە کە مرۆڤ بتوانێ سەربازەکانی دوژمن لە شەڕێکدا بکوژێ. بەڵام ئەگەر تۆ دەتەوێت جۆری مرۆڤ چاک بکەی و ستەم لەناو ببەی لە زیاتی ئەوەی لەگەڵ ئێمەدا گفتوگۆ بکەی، وا باشترە کە بچی لای دەوڵەمەندەکان ئەم قسانە بۆ ئەوان و دادوەرەکانی میسر بکەی، چونکە ئێمە ئەگەر خراپیش بین هیچ ئامرازێکمان نییە کە ستەمی پێ بکەین لە کاتێکدا کە ئەوان هەم خراپن و هەمیش ستەم دەکەن. بەڵام ئاگاد لێبێ کە ئەگەر ئەم قسانە بە دەوڵەمەند و دادوەرەکان و پیاوانی دەرباری فیرعەون بڵێ بەوە تاوانبارت دەکەن کە لایەنگری ئاتونی و گوێچکە و لوتت دەبڕنەوە و دەنێرنە کانگا. لەگەڵەوەشدا کە کرێکارەکان و بەندەکان منیان ترساند، بەڵام من ئامۆژگاریەکانیانم جێبەجێ کرد و لە کاتێکدا کە بەرگی هەژارانم لەبەردا بوو لە تەبەزدا کەوتمەڕێ بۆ ئەوەی لەگەڵ دەوڵەمەندەکاندا بدوێم و ڕاگەیانەکەی خۆم لە سەوداگەرەکان و بازرگانەکانەوە دەست پێ بکەم. باوانەی کە خۆڵیان تێکەڵ ئار دەکرد و ئاردی تێکەڵ بە خۆڵیان بە خەڵکی دەفرۆشت، ئەمود ئەم کارە مەکەن چونکە تاوانە. باوانەی کە ئاشیان هەبوو لە ئاشەکانیاندا کاریان بە بەندەکان دەکرد و بۆ ئەوەی ئەوان واتا بەندەکان گەنمەکە نەخۆن دەمیان دەبەستنەوە، ئەمود کە نابێ مرۆڤ لەگەڵ مرۆڤدا وەکو ئاژەڵ ڕەفتار بکە. دەچوومە لای ئەو دادوەرانی کە ماڵی هەتیویان دەخوارد و بەرتیلیان وەردەگرت، بڕیاری ناحەقیان دەدا، پێمە وتن کەواز لەم کردارانە بهێنن. من پەیوەندیم بە هەموو چینی دەوڵەمەند و دەسەڵاتداران کرد، هەمویانم سەرزەنش کرد. ئەوان لە بیستنی وتەکانی من سەرسام دەبوون، سەیری کراسە کۆنەکەی منیان دەکرد و دەمویست کە بە هاوڕێکانی خۆیان دەوت ئەم سینۆهەیە کە پیاوێکی هەژارە بێگومان سیخوڕی فیرعەونە و فیرعەون ئەوی ناردووە کە لە وەزعی ئێمە بە ئاگا بێ. ئەگەر نایەکێک کە ئاوها هەژار بێ ناوێرێ ئەم وتانەی بەسەر دەمدا بێ. بەڵام هەرزوو گەورەکان و نەجیبزادەکانی میسر کە زانیان من جاسوسی فیرعەون نیم، ئەو منی ڕانەسپاردووە کە ئەم قسانە بکەم، بۆیە بەهۆی بەندەکانی خۆیانەوە لە منیانەدا و دەریانە کردم و لە دوای ئەوەی کە چەند جارێ بازرگانەکان منیان بە لەشی بریندارەوە لە شەقامەکانی تەبەزدا بینی بە منیان وت سینۆها ئەگەر تۆ جارێکی تر بیتە لای ئێمە و بەوە تاوانبارمان بکەی کە خاک دەکەینە ناو ئاردەوە و سرکە تێکەڵ بە شەراب دەکەین و گۆشتی بۆ گەن دەفرۆشین یان دەمی بەندەکانی خۆمان دەبەستینەوە، ئەوە ئێمە بە تاوانی بڵاوکردنەوەی درۆ دەلەسە و چەواشەکاری بۆ لە ناوبردنی ئاسایش و هێمنی و
لایەنگری لە ئاتون لای دادوەر شکاتت لێ یەکەین. کاتێک کە زانیم ڕاگەیاندنەکەی من بێسوودە و من ناتوانم ستەم لەناو ببەم، لەناو خەڵکیدا یەکسانی بەرقەرار بکەم، کەسیش نامکوژێ، چونکە کوشتنی من سوودی بۆ هیچ کەسێ نەبوو، گەڕامەوە بۆ ماڵ و لەژێر دارەکانی قەرەخ حەوزەکە دانیشتم و سەرگەرمی تەماشاکردنی ماسیەکان بوو. گوێم لە زەڕی گوێدرێژەکان و دەنگەدەنگی ناو کۆڵانی مناڵەکان دەگرت کە یاریان دەکرد، تا ڕۆژەی کاپتا لە سووریا گەڕایەوە بۆ میسر و هاتە لای من. ئەو ڕۆژەی کە بەندەکەم هاتەوە ڕۆژێکی شکۆدار بوو. ڕوانیم سواری کەژاوەیەک بووە کە 12 بەندەی ڕەش هەڵیان گرتە بوو. بۆنی لە لەشیدا بوو بۆ ئەوەی لە کاتی تێپەڕینی بەناو گەڕەکی هەژاراندا بۆنە ناخۆشەکانیان هەڵنەبژێ. کاپتا قەڵەو بوو. ڕوانیم کە چاوێکی لە زێڕ و گەوهەر دروستکراوی خست بووە سەر چاوە کوێرەکەی، بەڵام لە کاتێکدا کە منی بینی دەستی بە گریان کرد. پاشان دەستی بە قسەکردن کرد، وتی لە سووریادا جەنگ وا لە تەواوبووندایە، چونکە هورمهەب هەموو ئەو شارانی گرتۆتەوە کە لە دەستی هاتیدا بوون، تەنها شاری کادژ ماوەتەوە کە ئێستا گەماڕۆی داوە. پاشان وتی وەکو تۆ دەزانی لەبەر ئەوەی کە لە سووریادا مافی کڕین و فرۆشتنی دەستکەوتەکانی جەنگ بە من درابوو، من لە کڕین و فرۆشتنی ئەم دەستکەوتانە داراییەکی زۆرم دەستکەوتووە و ئێستا گەڕاومەتەوە بۆ تەبەز. لەم شارەدا کۆشکێکم کڕیوە، ئێستا چەند بەندەیەک لە کۆشکەکەی مندا خەریکی پاکردنەوە و ڕازاندنەوەن. من چیتر لە تەبەزدا مەیخانە ناکەمەوە، چونکە ئەوەندە دەوڵەمەندم کە پێویستم بەم کارە نییە. پاشان لەباری منەوە دووە، وتی سینۆها گەورەی من لەم شارەدا لەبارەی تۆوە شتێکی ترسناکەم بیستووە. بە منیان وت کە تۆ لێرەدا هەژاران و بەندەکان و کرێکاران لە دژی دەوڵەمەندەکان هانەدەیت و بازرگان و دادوەرەکان تاوانبار دەکەی. من ئامۆژگاریت دەکەم وریابیت، چونکە ئەگەر لەسەر ئەم ڕێگەیە بەردەوام بی بۆ کاری زۆرم لێ ڕەوانەی کانگات دەکەن. ئەگەر دەبینی تاوەکو ئەمڕۆ گرفتیان بۆ دروست نەکردووی، لەبەر ئەوەیە کە دەزانن تۆ هاوڕێی هورمهەپی و دەوڵەمەند و گەورە و کاهینەکان لە هورمهەب دەترسێن. ئێستا بە من بڵێ چی بووە کە تۆ دیسانەوە کاری شێتانە دەکەی؟ لەوانەیە من بتوانم هۆی ئەم دێوانیەت لەناو ببەم. من دەستم بە ئاخاوتن کرد، پێم وت کە بەهۆی چ بیر و بۆچوونێکەوە هەوڵم داوە خەڵکی ئاگادار بکەمەوە. کاپتا وتی سینۆها، من لە ڕابردوودا دەمزانی کە تۆ پیاوێکی سادە و تەقریبەن شێتی، بەڵام لەو باوەڕەدا بووم کە بە سەرچوونی کات و بە ساڵاتچوون دەبێتە هۆی ئەوەی کە چاک ببیتەوە. کەچی ئێستا دەبینم کە لەگەڵەوەشدا کە پیاوێکی بەتەمەنی شێتیەکەت زیادی کردووە. لە کاتێکدا کە خۆت بینیت کە ئاتون لەم وڵاتەدا چ بەدبەختیەکی دروست کرد، چۆن خەڵکی تووشی قات و قڕی و نەخۆشی و نائارامی کرد. من لەو باوەڕەدام کە ئەم ئەندێشانی کە لە مێشکی تۆدا دروست دەبێ دەگەڕێتەوە بۆ بێکاریت و لەبەر ئەوەی کە هیچکە چارەسەری نەخۆشیەکان ناکەی تووشی ئەم بیرکردنەوانە دەبی. تۆ ئەگەر وەکو جاران چارەسەری نەخۆشیەکان بکەی، تێدەگەی کە چاکردنەوەی تەنها نەخۆشێک زیاتر لە 100,000 ئەوەندەی ئەم قسانە کە هەم بۆ خۆت و هەمیش بۆ ئەوانەی کە فریوی تۆ دەخۆن مەترسیدارە خۆشحاڵت دەکا و چێژت دەداتێ.
ئەگەریش ناتەوێ پزیشکی بکەی دەتوانی وەکو هەموو ئەو دەوڵەمەندانەی کە بێکارن خۆت بە شتێکەوە سەرگەرم بکەی. ئەگەر حەزت لە ڕاوکردن بوایە بە تۆم دەوت ڕاوی ئەسپی ئاوی بکە، بەڵام دەزانم کە تۆ ڕاوچینیت و ئەگەریش حەزت لە پشیلە بوایە پێم دەوتی وەکو پیپیت ئامون پشیلە بەخێو بکە. ئەمڕۆ ئەم پیاوە لە ڕووی پەروەردەکردنی پشیلەی باش لە تەبەزدا بەناوبانگە، بەڵام دەزانم کە تۆ لە بوونی پشیلە بێزاری. بەڵام جگە لە ڕاوکردن و بەخێوکردنی پشیلە دەتوانی بە ئامرازی دیکە کاتەکانت بەسەر ببەی. بۆ نمونە لەبەر ئەوەی کە تۆ خوێندن و نووسین دەزانی دەتوانی کاتەکانی خۆت لە نووسیندا بەکار بهێنی، ویان پەرتوکە کۆنەکان کۆ بکەیتەوە، ویان خەریکی کۆکردنەوەی کەلوپەلی سەردەمی هەرەمەکان بی، یان ئامرازەکانی مۆسیقای سریانی پەیدا بکەی، ویان بتی بچووک و بووکە شوشەی ڕەشپێستەکان کۆ بکەیتەوە کە لە سەرزەمینی کوشەوە دەهێنرێن. لە هەموو ئەمانە باشتر ئەوەیە کە ماوەی تەمەنت بە ئاسوودەیی و خۆشیەوە بەسەر ببەی. دەبینی کە ساڵێک لە تەمەنت بەقەدەر مانگێک و مانگێک لە تەمەنت بەقەدەر یەک ڕۆژ لێ دەڕوا. وتم کاپتە بینینی ئەم ستەمگەری و چەوساننەوەیە کە بەرامبەر بێدەسەڵاتەکان دەکرێت ناهێڵێ من بە ئاسوودەیی ژیان ببەمە سەر. کاپتا وتی گەورەی من لەم دنیایەدا هیچ شتێ تەواو نییە، هەموو شتێکم و کوڕی هەیە. کاتێک کە نان لە تەنور دەهێننە دەرەوە دەبینن قەراغەکانی سوتاوە، کاتێک کە میوەیەک دووکەر دەکرێت کە بۆ دەمتی ببەی دەبینی کە کرمێکی تایە. شەراب لە دوای ئەوەی کە شەو دەینەوشیتەوە بەیانی تووشی ژانەسەر و سستی زۆرت دەکا. بۆیە چاوەڕوانی ئەوە مەبە کە لەم جیهانەدا کە هیچ شتێک تەواو نییە دادپەروەریەکی تەواو هەبێ. نیازی باشیش لەوانەیە ئاکامی خراپی هەبێ. ئێمە بینیمان کە لە سەردەمی ئەخناتوندا لەگەڵەوەشدا کە و فرعەونە نیازی باشی هەبوو کەچی بڕیارەکانی ئەو دەرئەنجامێکی زیان بەخشی لێ پەیدا بوو. سینۆها من پیاوێکی ئاساییم و هیچ نازانم، بەڵام لەبەر ئەوەی کە چاوەڕوانی ئەوە نیم کە لە جیهاندا یەکسانی تەواو هەبێ سوود لە ژیان وەردەگرم. ئەمڕۆ دادوەرەکان لە بەرامبەر مندا دەچەمنەوە چونکە دەزانن کە من دەوڵەمەندم. بەڵام سینۆها تۆ لەگەڵەوەشدا کە یەکێک بووی لە گەورەکانی ئەم وڵاتە و ئێستاش هەر هەیت و بە پزیشکی فرعەون لە قەڵەمەدرەی لەم وڵاتەدا بەقەدەر بەندەیەک گرنگی و ڕێزت نییە، چونکە تۆ ئەم هەڵس و کەوتت کردووە بۆ ئەوەی خۆت بێبەش بکەی. گەورەی من ئەگەر تۆ بەرپرسی کاروباری ئەم دنیایە بوویتایە مافی خۆت بوو کە پەژارەت هەبێ. بەڵام کە تۆ ئەم دنیایە دووها دروست نەکردووە، ئیتر بۆچی لە خۆت دەئاڵی کە لەم جیهانەدا دادپەروەری بوونی نییە؟ بەگوێی من بکە واز لەم بیرکردنەوانە بهێنا بۆ ئەوەی دیسانەوە تووشی ئەم ئەندێشانە نەبیتەوە. خۆت بە شتێکەوە خەریک بکە. ئەگەر بتوانی خۆت بە پزیشکی کردنەوە خەریک بکەی ئەوە باشترە، چونکە من تۆ ناسم، ئەزانم کە لە چارەسەرکردنی نەخۆشەکان چێژ وەرەگری. ئەم چێژ وەرگرتنە دەبێتە بربەستێک کە واز لەو جۆرە بیرکردنەوانە بهێنی. وتم کاپتا وتەکانت کاری لە من کرد. ڕاست دەکەی کە دەڵی چارەسەرکردنی نەخۆشەکانم لا خۆشە، بەڵام تۆ لەگەڵ وتەکانتدا ناوی ئاتونت هێنا. لە کاتێکدا کە ناوهێنانی ئەم خوایە قەدەغەیە و ئایا کەسانێک هەن کە هێشتا لایەنگری لە ئاتون بکەن، چونکە گەرم کەسانە نەبوونایە لەو باوەڕەدا نیم کە تۆ هەر لە خۆتەوە ئەو خوایەت بیر بکەوێتەوە. کاپتاوتی گەورم خوای ئاتون وەکو شاری ئاسۆ فەرامۆش کرا، واتە چیتر وەکو خوایەک باسی ئەو ناکەن، بەڵام هێشتا هونەرمەندانێک هەن کە پەیڕەو لە شێوازی هونەری ئاتونەکەن و هەندێک چیرۆک بێژیشەن کە چیرۆکەکانی سەردەمی ئاتون دەگەێڕنەوە. هەندێجا لەسەر خاک ویان دیوار وێنەی خاچی ژیان واتە خاچی ئاتون دەبینرێ. بۆیە لەگەڵەوەشدا کە هیچ کەسێ باوەڕی بە ئاتون نییە، بەڵام ئەو هێشتا لەبیر نەکراوە. وتم کاپتا من بەپێی ئامۆژگاریەکەی تۆ پیشەی پزیشکەکەی خۆم سەر لە نوێ دەست پێەکەمەوە، لەبەر ئەوەی کەوتت بۆ کات بەسەربردن خۆم بە شتێکەوە خەریک بکەم. کۆمەڵێ لە هەندێک جۆری کەلوپەل کۆ بکەمەوە، ئەوە من کۆمەڵێک لەو کەسانە کۆ دەکەمەوە کە هێشتا ئاتونیان فەرامۆژ نەکردووە. کاپتا کەوای زانی من گاڵتە دەکەم خەریکی خواردنەوەی ئەو شەرابە بوو کە موتی بۆ منی هێنا بوو.
منیش شەرابەکەم نۆشیەوە تا ماوەی چەند کاتژمێرێک بەیەکەوە خەریکی گفتوگۆ بووین. کاپتا مەز بوو لەبەر ئەوەی کە قەڵەو بوو نەیەتوانی لە جێ خۆی بەرز بێتەوە. بەندەکان هاتن و ئەویان هەڵگرت و خستیانە ناو کەژاوەکەیەوە بردیان. بەڵام ڕۆژی دوایی کاپتا بە دیاری بە نرخەوە کە بۆ منی هێنابەوە گەڕایەوە و هاتە ژوورەوە بڕێکی زۆر زێڕ و زیویدا پێم وتی گەورم هەرگیز مێڵە کە لە ڕووی خۆشگوزارانیەوە هیچ کەم و کوڕیەکەت هەبێ، چونکە من ئەوەندە دەوڵەمەندم کە هەرچەند زێڕت بوێ دەدەمێ و ئەمڕۆ لەبەر ئەوەندە زیاترم بۆ نەهێناوی، چونکە ترسم هەمووی بدەیتە هەژاران و کرێکاران. بەم شێوەیە لە ڕۆژی دواییەوە من تابلۆی پزیشکەکەم بەسەر دەرگای ماڵەکەمەوە هەڵواسی و نەخۆشەکان داهات نەلام و هەر کەسێ بەپێی توانای خۆی شتێکی ئەدا پێم و من داوای دەستحەقم لە نەدارەکان نەدەکرد دەرمان مەدا پێیان. بەڵام بە وریاییەوە لەبارەی ئاتوونەوە لەگەڵیان ئادوام. لە کاتی قسەکردن لەبارەی ئاتوونەوە لەبەر ئەوە بە وریاییە دوام، چونکە نەمەویست لێم بترسن و وابزانن کە من بەتەمام باوەڕی ئاتون لە مێشکیاندا بچەسپێنم، چونکە ئەگەر بترسانایە لەبارەی منەوە کە بای پێویست بەدناو بووبووم پڕوپاگەندەی ترسناکیان لە تەبەزدا بڵاو دەکردەوە. بەڵام زوو هەستم کرد کە ئاتون وەکو خوایەک بە تەواوەتی فەرامۆش کراوە و هیچ کەسێ باوەڕی پێی نییە و تەناو کەسانەی کە تووشی ستەم دەبن و هیچ ئامرازێکیان بۆ سەنەوەی مافەکانیان یان تۆڵە سەنەوە دەست ناکەوێ، ستەمکارەکە بە خاچی ئاتون دەستپێرێ کە ئەو خاچە ویان ئاتون خۆی تۆڵەی ئەوان بکاتەوە. ئەگەرچی واشیان بیر کردەوە کە نە ئاتون تۆڵەیان بۆ دەکاتەوە و نەخاچەکەشی. لە دوای هەڵچوونی نیل لە وەرزی پاییزدا ئامی فیرعەونی میسر مرد و وا بڵاو بۆوە کە ئەو لە برساندا مردووە، چونکە ئەوەندە زاری خواردبوو دەترسا کە تەنانەت ئەو نانەشی نەدەخوارد کە لە بەردەمیە ئەیان کرد، چونکە وایە زانی کە گەنمی ئەو نانە لەو کاتەی کە لە زەویدا ڕواوە و قەدی بەرز کردوتەوە زەهری پێوە کراوە. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی حەڵقەی 54ەمی زەنجیرە چیرۆکی سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون. تا لە سبەی شەو لە حەڵقەی 55ەم هورم هەب بووە فیرعەونی میسر دێنەوە خزمەتی ئێوە. شەوێکی ئارام بۆ کشلایەک.